ئای دنیا کوم دەت کردە پارچەک جونیا خۆدیتیتە کوڕە زیر و سەفیری ئەو گندۆ چ دەکەی کانی بابا ترانسپۆرتە گندۆ ترانسپۆرتە گندۆ وەرە کوڕم وەرت بە چوونە وڵاو چی دەچنەوە گۆ چی دەچن چ هەیە چ نییە وەرە کورە وەرە باشەوە هاتم ئەو دەبرێت چە خواگار لێمە وەرە تو بەس لەو مانگەی وەرە تو شێب دەورەقەی نادەی بەس لەو مانگەی 4 نەفەر ژنیە 4 نەفەر لە گوندی کورەکە لە زۆر دەکات بە قورعان بەزە من مای تێدەگەی ڕەشە قۆڵ بەقا کە پیسترین نەفەری گوندی ئەویش بۆ ساعتژنی خۆی کورە دەوەرە جێم دێوەرە چێ دەکەم خەینا بەعام جێب دەنێ بەعام هەمووتان وەبی دەرسی لێ وەگرن های دەفاتر وەخت خۆی گۆتی شعبان کوڕم گەورە بی ژنەکە دۆ دەینم هەندە جوان بی هەندە جوان بیتن بە پێستی خۆت بیتن بەس مرد پێڕا نەگەیت تێگەیشتن خۆ ئەو مەعاناتی منە ئەرێ بەخوای ئەتوەرە خەمامە چشم هەیە ئەو مام سعید دۆڵمەیە یعنی نییە سار 12 مانجێ بەس لە بۆ خۆی مەحاوەلە دەکات ئەرێ بەخوای یعنی ڕۆژێکی بیر لە من ناکاتەوە برێوە کاکا خەرەوە شعبان گەنجە و جائر بۆ باش نینەوە بینم وەچی ڕەشۆ قۆڵ بەقەی ئەو هەتیمە پیس و پەرۆخەوا بوویتە ساحبژن و منداری خۆی ها والله ڕاست دەکەی ئەمن بە خۆم نیچوانم ڕەشە خەتای مام سعیدی نییە بە خۆم نیچوانم سێزدەیە ئەدی باش گوێم لێ بگرن والله دەنانیە لەو ڕۆکاوە یعنی شەرم من نەما تەواو یەکسەر بچم بە مام سعیدی برێم ژنەکەم لۆ دەینی ئەگەر نا بە خۆم دەزانم کۆس ئەو گوندەی لە زەواق دەنێم ئەوە دەکەی کورە بزنۆ ئەوە لەکەینەوە پێ ساڵۆنی پەچی خۆشی لە ناوەندی ڕەشە کردێت چەند سپۆرتە عینی ئەمیتا بابەجانە وەنیە ئەی ملت بشێرێ وەڵڵا عەیشێ بەو سبەینەی ساڵحان هەڵستام حەزم لە دۆڵمە بوو گۆتم دەچم کەرەستەی دۆڵمە لۆ دەینمەوە دەبینم ساوارە چی ڕەخۆیشی لە پێشم دانای لەسەر دڵم ڕاوەستە سلام علیکم علیکم السلام گەڕایەوە شعبان ئەرێ وەڵا گەڕامەوە دەرێم کوی مامە وەڵا باشم ئەوە بەلاش ناویان لە دوونە لە سعید دۆڵمە وەڵا گوڕم هەفتەی 7,000 بخۆم لێ دێر نابم ئادیە تۆ هەندی دۆڵمە دەخۆی دەباشە ماتۆڵ هاتیوە چایەکە گەرمە بابنێرم مامۆژنە چایەک لۆ بینی ناخۆمەوە لۆ ناخۆیەوە ناخۆمەوە هەتا ئەو قسەی لە ناو درمە پێتی نەرێم ناخۆمەوە قسەی تو شعبان سەرسەرم و سەرچاوم بلێ دێ مامە درێم ئەو گەنجانەی گوندی هەمووی ژنیان هینە چەند چەقە پیسکە و مەقە پیسکەیە هەم بوونە ساعە بشن بەس ئەمن بە ڕەبەنی مایمەوە ڕەبەن شعبان حەزت لە ژنە ئەرێ وەڵڵا مامە چەندم حەز لە ژنیە هەر وەختە شوێت بم لە بووی والله وبالله وتالله جنز لە بۆ دەین یعنی لۆم دەیری سوحبەت لەگەر ناکەم بەڕاستە مامە ئەرێ وەڵڵا بەڕاستمە واللهی دەنا ئەگەر ژنم لە بۆ بینی حەفشەوە حەق ڕۆژان لە گوندی بە دەرپێ قوتێ هەردە پەڕەم نییە بەس هەردە پەڕەم و شایی دەکەم ترحێو ئەو ئەو ها بکەی چێ ژنمان دەداتێ حەیامان دەچی کو بە دەرپێ قوتە ڕاستی دەکەی دام نایە بچمە ماڵی مام عوسمانی داخوازی پەریزادەی کچی لە بۆ شەعبانی بکەم ڕۆ کابرا تو چۆن نەسیبە چ ئەقلێکەوە داخوازی پەریزادەکەی پەریزادە بۆ خۆی پەریزادە حەیڤنێ بۆی جێلە بێت قەیە مام عوسمان بۆ خۆی قایلە بۆچی وەرە مام عوسمانی چی مام عوسمان برادەرتە نایە دڵی نایە قسەت بشکێنێ وەڵا ماما ژنم دەوێ وەرا لێ وەرالۆ هەڵا ئەمێن ژنم دەوێ خڕی لێ خەلالۆ بەخوای گەنجێکی گەلە قۆزم بەس بکەمە تا بەختم بەردەستی دێڵە کوڕم حازر نەبووی بەرێ وەڵا حازر بووم نابیان دەخۆم تیفتیفەکەم ئەرە تیفتیفە چی ئەوەیە کورە نا بابە تیفتیفە ئەوەیە وەچی عالەم دەستە حەلاقی
لكن بربري سر وزدين يخوان دتراشن بونا تشلي ددن او بيدن ده زمدانك بس دي يعني او تيفتي فيها هذه ده بس دي خلاص برتي شو دابين مسكاي بان كدر يلا دي كرم برتي خوي دارنا هنا يلا دي تمام زمداني كشم لسري كاميرا ساحر دم تشو خاي غندي ركوا وها توا واني ماما هذه والله هو كزواني نعلد لو كسب ذاك اجل الناداتي بيما دري دزاين شكرم هو كذا سينا مالي مام عثماني ايه ده سينا داخوازي ايه دادني شي بعقلي بكري ديسان خصي حلق وبلاق من لبونك حيام نبي ايه خمد نبي تواو ده ورد دردي ورد دري بابروي دينا دي دري بيردانيم هذه برو قندره لبر كذا برو براس افكر برو دي مام عثمان الفاتحة كرة فاتحة يتسكوا وتصدقي يا ربي خدا عفوي كاتن استابابي من جمابا امن جوانا دابو مسينما عمرو دنميني لي استعود في كرة او اي بوري اوي اخو براس انا ما مهم زاني قبره يا الله امريش قلت مو قبره لنا او شيء تزكى وش اصي حلق وبلاغ نكي ايه ماشي اخر دبردي مام عثمان هوبري نماري السلام عليكم وعليكم السلام ورحمة الله بخير ماشي شلوني شعبان باشا يا الله فرما مصمان دفن دي والله يا ربي يا أخو بخير ما شاء الله اخو هدي ارجعين يا دار رجعين صرف على سعيد بخير بك قول بسلامة شعبان بخير بك ضعفت كاره ولا اسمع عثمان الله يبارك والله يا أخو بخير بك خير وراتنا والله بخور دزاني مام عثمان الحمد لله حيز غمك ماني للدنيا اجمعين بس يقغم نبيت فنو غمك تاسيا والله امام عثمان جن هنا لبو برازام شعباني ربك برق عربي دزام قلت كان شعبان الولد ما يخاف من حر وبرد لبو ام شعباني دم يوجنا شي بينا سعيد باور كلتو خمبارترم إن شاء الله كرة نسيبي هالدستيتن أنا والله هستايا وش الشيركو هالدستيتن أو هالصوا كاك عثمان أما هاتينا داخوازي بريزادي كسب لبو شعباني أو زاد أمر دكي أمر حاضر ما عثمان فريزاده لبومن مانع مني شعبان لولا تتيابتي دبينو يعني كاك عثمان تو موافقي موافق يا ربي مبارك تابي ممنون امام عثمان ان شاء الله امريش بدري فريزاده دبم اره والله بفكر ما تو او زشتكتان لو بجير موا او زبرين سمام عثمان شتاچی خوشم افکرات تو ماما سعید دورما او درمنیا وراغا کای ماری او چته هی ماری مام حسینی هستر کیا وچی پارنا تو اینه وچی مام عثمانی پارنا تو اسپورتا او زبرت پیرسای کای ماری پلک فاطمیش اینه وچی دا اپیدا جیوت خوشا اینه نجوچی مام عثمانی والله سبحان الله استبردري أي قندرة أي ديكبت أو أنصافنا نتفصلي بدك استبردري يلا تلاقي ردي ترى مقاطب كيف تبيعي ما عثمان ليس كلامنا ولا بصح استبردري هسه ما بتوقف أم دلم كيف تبيعي استبردري كالك داوي لي بدنا كم كعب عثمان ردي داوي لي بدنا ردي هاي الشيرة يا روبوت أي بابا هاي ركاب عملية دي تكدوا تيكر دوا ليقر ما موجن كري دي زهلا بولدان وكتاني باشا هر دو چاو درد دينم او زارا ناويشني بلي ما مجنم بيه والله هيدا انا هر دمويتن إذن بدي هر دموي إذن من دي هر دموي ترى كده جناح ولا إيش خيري ولا لي ناقرش كنت يا حيام سوالنا وقندي هر زلامتي رد بي كيف رد بي ملي داري جندي ورا ما تسني جوني لبود باسكم ورا
شعبان کاچی من ئەمان ئەتۆمینای تێرە هەتی هەندێک پیاو بە پیاو ئەی بابە دەستی سنگرانە ئەتۆمینای تێرە لە خۆت هەندێک پیاو بی واز لە قسەی عەلەق و بەلەق و قۆڕ و بێمەعنا بینی هەتیم لەبیرتە باب یعنی مامت ئەو هەموو گوندەی پێکردی کەسیش نەچی نەدایە خۆ دەبینی ئەو هەموو گوندەی پێکردی و کەسی ژنی نەدایە هەندی قسەی قۆڕ دەکەی و هەندەی نقطەی قۆڕ بێمەعنا دەجێڕیەوە خەڵکی ژۆ هاژنت ناداتی ئەدی کو برام دەبی لە خۆت پیاوە بی کوورە بەجێی من بکە ها بە قورعان ئەگەر نانیە پیر دەبی هەموو سەرورڕدێنە سپی دەبی بەڕەبەنی لەناو گۆڕێت دەنێن و لەناو قەبرێت دەنێن و بەڕەبەنی دەمری یعنی بە بێشن تێدەگەی تەرێن دەبی مام دیار نەبی باشە ئاڵێن باش شتێکێ پێت بڵێن تو بۆ ناسی داخوازی کچەکەی جەوهەر کەپوو بکەی تایچیەکەی هەولێر کچەکەی ماوەتەوە قەیرە کچە بەس ئەو بۆ باشە والله کچی خۆ من هەر لە بیرم کردو هەر سبەینێ لەگەر گەردی بەیانی دەچمە هەولێر بەخوا بەس ئەو بۆی باشە ئەرێ بە قورعان کوڕە ماوە پسان پسا هەر هیلاگ و بدۆرە با دوو دەقە دانیشین هەزغارە چی بچێشین زغارە وەختە بمرم زغارت پێیە هەدی دە زغارە چی دەبم پێکە دێ بمدێ زغارەکەم دێ زغارەکەی دەربینێ دەی هەدینەت دەگۆ نازانم بچێشمە من دەبینە کوورە دەی زانە کوڕم سوندم بە قەبری بابم خواردیە سەر لەسەر بالی فیدانانێم هەتا ژنێکی جوانت لە بۆ نەبینمەوە ئەوجا لە بن عەردێبی لە عاسمانێ بێ هەر ژنت لە بۆ دەینن خوا بەڕاستە مامە ئەرێ وەڵڵا یعنی بەجد دیتە یا ڕەبی خۆیە لۆقی مامەم دە هەندە درێژ بکەی و ملیشی دە هەندە پان بکەی مادەم کە لە دووردەوت بدام دیسان قسە حەلەق بەرەقانت چێ دەکەی عیب ناکەی ئەم لە بە تو دەرێم بە مامەوە احترامت دەگرم کەیفت بە قسانە نایە دیارە شعبان ئێرە هەولێرە سانسا خۆشە لە خۆمادەر حەدیث نەیدا والله ئەتۆ چی بە پارەی ئێرە نا بە بەلاشە دانشە دەی باشە مامە بەچینەوە بخونم بشێولو ئەتۆ بەڕاست پێم برێ ئەتۆ من لۆی ناتێرە بە قورعان دەترسێم هەڕاست تەسمیلی شەت خانم بکەیەوە کوڕە حەیفت نەکرد شعبان لەو دنیاە بەس یەک برازام هەیە ئەتو دەزانی چیە ئەمە خزمەکمان هەیە لەو هەولێرەی پێ دەرێن زەوهەر چاچی زەوهەر کەپوو گەورەی نەبی والله بوویتە سایتیش ئەوە خوشکەچی هەیە ئینشاء الله دەچین بەرکەت ئەو ئیشەی تو پێک دێ ئیشی من والله ئەرە وڵی خێرشت دەگاتێ با ئەویش تاقیکەینەوە ئیشی دووە ئیشی من باشە ئیشی من تمامە کوڕە ژنهینان لە بۆ تو کوڕم ژنهینان ئەوزە کچی هەولێرێ چەند جوانن چەند ڕێک و پێکن ئەوزە لێدە شەعبان نانت دەکەوتە ناو دۆشاوی لۆ خۆ دەرنان و دۆشاوی بخۆ وەڵڵاهی مامە باشە جوانە ئەوزە کوڕم وەچی ئەمن گوێم لێ بووە دەلێن کچەکی زۆر نازدار و جوانە دەلێی مانگەشەوە لە ئاسمانێ دەلێی مامزی دەشتی قەرازەیە ئەوەندە نازدارە ئەرێ وەڵڵا هەی هەندە جوان بی و مامزی قەرازی مامزی قەرازی بی و نازانم چیژی هەولێرێ بی و وەڵڵاهی دەبیەوە چ بیتە وابزانم بە تو ڕازی نابی بە من ڕازی نابی نابەخوا چێ دەرێ بە من ڕازی دەبی ئەوزە کوڕم زەوهەر نییە زەوهەر زاچیە پیاوە پیاو ئەوەندە مەردانەیە ئەوەندە ڕەشیدا چما کەس دەوێری لە قسەی دەربچی گۆشە و گۆشتەری دەبڕێتن ڕازی نابی دەزانم هەلە کەپووی ڕادیارە بە زەوەر کەپوو گەورە بەشیدا با بڕۆک ئیستراحە بکەین ئەوزە دەچینە ماڵیان چایەخانەکەی دەناسن ئەرێ دەرەمەوە ئیسپان دەچێت لەناو عەلاگان نەخۆین یەک دۆچبان بکەین نا کوڕە ئەوە شەعر البەناتی پێ دەلێن شەعر البەنات ئەوە هی منداڵانە
خۆ بەخێوێ شار داوەدا شعبان بەخێوێ مامە باشی حرف کووە وەرە بەخێوێ بێ سەرچاوە فەرمووە مەمزەوەر کەپوو سەر بووە یا خۆ بەخێوێ سەربڵۆ لە چاوە زەر هەرکووی سواس دەکەم ئەوە دێم دوو چای باش خەنۆ دێم هەکەدێم گۆتم خەیت بێنێ ئەوە گۆتم زۆر یا خۆ بەخێر بێ سەرسەرم سەرچاوان مام کەپوو ئەوە مام کەپوو مامزەوەر بەێ ئەمە قاوەی دەخۆمەوە والله ئەوە قاوەمان نەمایە ئەوە شاگردەکەم نادێ قاوەمان ببی کاک سعید خوی وەزعی گوندی کووە بە خودای بە خۆ دەزانێت نەمەتی ئیشی لێرە وگات بە خۆ دەزانی چایخانەکە ماشەڵڵا الحەمدلله ئەرێ وەڵڵا یا خۆ بەخێر بێ سەرسەرم سەرچاوان ئەرێ سعید ئەوە کوو بوو ئەوە نەهینا بوو منزەرەک ماس توشتەکە نەهینا بوو بەخوای ماستەکەەوەشی داران نەمایە تێکەرە ئینشاءڵڵا ماسی سپاتمان هەبی سپاتمان هەبی لە بۆتەی ئەرێ سعید لەگەڵ دۆڵمەی کوی دۆڵما هەفتەی دوسێ داران نەبوو یا خۆ بەخێر بێ بەخێر بێ سەرسەر بە مجغارەش ئەمن ناچێشم مەمنۆتە کاکە بەێ کاکە زەوە لەبوو ئیشی خێری ئەو تو ئیشی خێرێ سەرسەر و سەرچاوان ئەرێ وەڵا مام کەپوو مامزەوەر کەپوو ئیشی خێرەیە ئەو دەزەو هەروەچ پێتم گوت هاتیمە لە بۆ ئیشی خێر گۆڵی چاوە ئەمن دەزانم ئەتو خوشکەکرد هەیە بەرێ وایە مای لە ماڵێ وڵە لە ماڵێ بەمێردی نەدایە وەڵڵە جارە نووسمی هەڵەستایە ئەودا فترەکە شعبان منی پێ دەگەژن لەوە وایە خۆتی تەکمیلەی دینە تەکمیلەی ئەمیش لە دوو باشتر دەدیتەوە هەموو خزمێکی وەنیا واللهی خزمێن هاتیمە داخوازی خوشکەکەت لەبۆ شعبان دەزانی چیە؟ ئەمن حەزم لێ بچینە مارێ پرسێکی بە خوشکەکەم بکەم بە خۆ دەزانی شەرع وا دەڵێت طبعا ئەجێلی دەبی پرسەکی بەویش بکەن ئەوزە چێ بە مقایل نەبی دەبی بە مقایل دەبی ئەمن دوادەریان بەدەست ناکەوێ من دەزانم ئەوجا کاک سعید دۆڵما بە ڕوخسەتت با خۆم بگۆڕم ئەوزا ئێستا دەچینە مارێ دەفەرمێ بابام وەرە بابە وەرە یەک دەقە با بچم ئەوجکردنم وا دێم وەرە بارە ئەوە ئەمن میێوانم هەیە بابە میێوانم هەیە ئەوە ئاگا لە چایخانەی دی ڕەنگی ئەمن نیەمەوە ها شتە لە گوندی هاتینە عیبە اسمعودی وە کاسەکە بە بەدەکە دۆڕم دەبەکە بابە لەبەرسەر دەگەڵ دەبەکە ئاگا لە مشتریان هەبیتن باشە ئەمن نەبێت مەسەر شاید ماڵۆ دەباشە مام سعید هەستە با بچینەوە ماری دەفەرم لە پێش دەچینە دەچینە ماری دەبڕۆ دەوارەوە چیەوە بسم الله الرحمن الرحیم سەرسەرم سەرچاوان فەرمو دانیشە یا خۆ بەخێر بێ سەرچاوان سەلامەت بێ سەرسەرم سەرچاوان گوڵستان دووەرە بابە وەرە میێوانمان هاتیە وەی بەخوا لە ناوی ڕادیارە پێدەچی گەلە جوانی لێدە شەعبان بارود کەتە ناو ڕوونی وەرە میێوانمان هاتیە وەرە ئای خۆش گالیوەڵە پێیان بێ بەخێر بێ عەفیان خێراندار بی خێراندار ئەوە مام سعید مەشهورە بە سعید دۆڵما بەێ ئەوە شعبانی برازایتی ماشاءالله چەند جوانە ماوە خۆشکەم گوڵستان دەستە حەیانی بڕۆ هەندەگاری نییە لە بۆ میێ ئای ڕوسفیری خوشکەم دانیشە وەرە لە کاتی خۆ دانیشە شفای ئینشاءالله ئەوزە خوشکەم ئەوە مام سعید دۆڵما هاتیە
مشهورة مام سعيد أوش شعباني برازاي هاتينا لبو داخوازيتو أو زي قوت بار رئيتوش بقرم أتو بزان عن سلالي أو زي رئي رئي خوتا خوشكم فرما كاكا تزوفر بلي اگر امن امتحانی دکم اگر ناتره بو شوی پی دکم اگر ناتریش نبو شاپا چیتی هر نزار امتحان قلم دفتری تيدا يا قلم دفتری تی سرکستور هستا هستا قرارت دوان راوت وش قربی دی اتوشتان خواری كاتوري تشيلي دي بالصورة يا بالصورة وش باقي أو الرقم ثاني دي كابادة دي بعدها سبعة بعدها باشا ماشي تصير كاكا ولا شازة والله كيف قلت أخوش كورا ليش كده ثانية وش ديسكوي سبريجي ليش الرقص مقص نابا خويا من بس غرداني دزارم خو عفيس كرة شعبان كرة شعبان حاجي سعيد بريت قلوستاني يقدور ما يزاني كرة قلوستاني كرة واحد بزرد هيواري كديت بخودي هيواري كرة صندان لقلوستاني بدأ عبدالله دورما ماما بفضل بارشان داينه رازي نبي بقرآن بفلسة چينامه او الظلام يا جنوة خوش كورا او زارش نسيبة النستا كاكا خوا كريمة ولا خوش خود بيزاردي وعلى ماريا حتى نسيبي هذا نسيب يا وش باش نبيتن فرەوە چە بوو لە ڕێی خوای خوا ئەوە مامم ئەوە ژنە لۆ منی دیتبەوە ئەوە دەعبا بوو چ بوو بەس بە بەشەری نەدەچوو بە هەموو شتێکی دەچوو بەس بە بەشەری نەدەچوو ئەرێ بەخوای هەدەتگۆ عەفریتە دەتگۆ دەعبایەکی پیس ناشرین عيد اسمه كرم عيد اسمه ئەوە بەختا من هەیتم أري والله ناشرين بو عيد اسمه شعبه ها أمل بفكر مهاتوا ئێ أوا وقتي خوي أمل لقيت كابرايش ناوي خلف خلفان بو خەڵەف خلفان لا عماري عسكر بوي زور يكثر ما خوش دويست ماري لا مخمور يبو دايقود أمر كتير زوانم هي إن شاء الله إيش بيني بيني بلو مخموري ذاتين بركد لخلف خلفاني كسكلو ولا قرب عربة وزاد سيا كورا هذاك عرب جوانا كورا كتا عرب زور زوانن أنا والله وانت زوان أو زبريت سي بس هي ما كان أتو فير عربي دبي أيش فير كردي دبي وزاب عربي هربلي يما يا يما نا يا شديه بقوتر يما عيون عراقة قال لي شو ما كد نتلاقى عفري دبر ما بريتي أتو هيس سيدا هذه تبقى أتانا قلنا قرازي عمين خلف خلفان لقرازي دزانم دويني شي لكا بقفيشم كويان لدو مرة يلا دي ورا سانتورا قسەی خۆش لە دەرێناتە دەر هیچ پێش نازم دەرە بنێرە چێن دەرەیە فراتو تعقد هيا أتو أول دا بدون ده إيرا مخمورة خلف برادرم لقرازي مام خەلەفەی باست دەکرد خلف خلفان دورة بدون كوا سنكي هذا مو سعيد دولمة لك سعيد لك سعيد شعبان وتخلف خلفان ورا خالده خلف خلفان تعال يا معود حياتك صحته واحواله ولك شو ساعته هذا من وياك سعيد ما بخلف كل حياة ما تتورى وسط لو تورى وسط
شلونك شلون صحتك؟ صحتك واحوالك؟ والله زين الحمد لله. انت شلونك؟ والله يا باشا الحمد لله سعيد دولمة أربيل ومحمود. هذا شو ليش ما تجي أربيل؟ والله ايش زور ايش كار عمال هوايه. لا والله انا والله مر هوايه هواية كثير. شغل هوايه. هذا منو؟ أو راسي هذا ابن برا والله برازا فرمان شعبان ابن براتشي. أو شعبان برازا شلونك شلون صحتك؟ والله زين. شفت هذا عسكري والله بالعسكرية زور خوش بو زور خوش. أنا والله تشاو باشو الحمد لله خراب كل صار. نعم أتو قوتي العسكري بمرد قوتي أمن سيسار كسمها كذا كان معنا. لا والله كلها راح روش شوف همو بمرد همو يكفى برازام شعبان جليده أمنو أتو برادان والله لو أو كتينا ديوي والله سعيد دولمة ما أقدر هو خلص يعني شو اقول لك مهندس اي والله مهندس اي والله يعني ما يقابلنا. لا والله ما يجي يا اخوي. انا قلبي كلها فينا دوت كلها يعني شروار حتى بالفينا. هذه عربية يعرف ما ادري هو يعرف ما يعرف والله هذا بس عنده واحد بالكلية يعني. اي بالكلية انت ما يدري يعني انا اعطيكم اياه مو هيك وتمزوب سيناتو هنا هاتي كاك خباب امن نروح مع لا ما تروح لا هذه نروح بالبيت اسوي لك دولمة ذبيحة ذبيحة لا والله ما تروحوا هذا ذبيحة كده ذبيحة ذبيحة هي تساوي كورة دي ذبيحة يعني ما يصدق هي ذبيحة ما كاكا قربان انت لا والله صحيح ما يصير اخر امل ايش مزورة دفن دقرين عيب علينا عيب قيدنا احنا عرب ما يصير يا اخويا زارش نروح بالبيت زارش كا ديم بزيارات ديم كنتو او ذبيحة بعيني او زمان خلف تعال انت شوف هذا الري كلش طويل هذا كاينه للهوليات كلش مشكله. اي والله شو تسوي هذا الدنيا طاسات اي طاسات هو مو لا تروح تبقونا يا امي يلا ذيك لا والله ممنون. اي والله يلا زمان مع السلامه يا اهلا وسهلا يا اهلا وسهلا سعيد سلام جماعه عم نساوم رومبو خلف خلفان اي والله كل لسان حيامان ما بحي بيده ما ابن جدة هم خطايتو او كده بدوخي الناس يقبي كي ابرتو خشيت شوري وشو هذا بدوخي يلا وحافظ اما قد صانا مو خاطر ضرب مجني شو مناضني ربخهم يتعاركوا ولا شعب امرك لا داعشي ولا هناك والله ما ضبط دي ستاند بيها وافكم ولا لا داعشي حياه ما تبع شعب كره اول شو مسلم ايه شو مدوهوتشي جن بدست ناكي ويلا بوتو او كي استاذ اسماء مالي شفيعي خصم ما دزارم شفيع مطعمي هيدتينا كنبي ان شاء الله ليش نكذبوا حاله فرا والله هي امن دزانيتيا هراس بقريه جيرايت ولا بمن شو يا كجان خويستانديا يا كان مرديا يا كان بابوكسوا يا كان نازانم دستا كليه دبتات دبتا دكتور انا نخوش قالك زوره يعني من هذا من يمو ايه كرم سبكم نصيب دهالناس نصيب حموشتك نصيب او زمان لسروي او همو تشي هيدا زاينتيا اختراعكم لبوتو هي لونا ياخذ انتخار كيله خفتات امين را انتخارنا هدي انتحار او زمان لو انتخار بكم اتو كجن بناداتي لبر شكلت اتو برو لسر او ياخذ باينه ياخذ اخدر منو ياك بيوشن بمينيتو دوا راسه دي بابسينا مالي شفيعي هسه شفيع نمر دبي باشا لا سالم مطعمي دسينا كنبي هسه والله ما طعميش باشا اشتكي لكم بخير او خرچینه ما مسا نصیباته و نصیب او من دارینه ما مسا نصیباته و نصيب
کورەوە هەموو جارێ مام سعید دۆرمە دەیگۆ ئەگەر نەسیبت هەستیتن ئەوە یەکسەر یعنی ژنەکەت بە قسمەت دەبی بە قورعان هەبی نەبی ئەوە نەسیبە نەسیب دەبی کەت ناکت پێ بکەم نییە ئەوە چەند سارە مخۆناتانم ژنەکی بینم هەتا نەسیب ئەوەش نەسیب دەبا بسم ئەوە خەرچینە مامەستا نەسیباتەوە مندارینە مامەستا نەسیباتەوە نەسیباتەوە مامەوەرە نەسیبم دیتەوە نەسیب کورە بەردەشێت بلە ڕاوەستە مامە دەبی پرۆژەکەم ژن هینارم لۆزە بەسەکەی ئەی بابە شعبانە شێت شورولۆ خدا ئەی مامۆستا نەسیبەوە توی بە قورعان وامزانی نەسیبەکەی من ئەوی ژنی پێدەینم نەمزانیە توی دەمڕۆ دەی هەیبێ دەما خەراها بێعەقردەمینی ئێوە شێت شور بۆ دەرسە چی نوێ بوو دیارەوە گۆرەم وامزانی نەسیبەکەی منە خۆ هەویش نەبوو مام سعید دۆرمە وەڵڵاهی موشکیلەی ئەوەش بڕۆم کوبەری چاویشین کردیە ئەو نیشتەی فرێدە کوڕم گوتمەوە شتی ژنانە ئەوە هی ژنانە فرێدە نیشتی ئینگلیزیەکە لە بەتامە باشە کوڕم شعبان ئەتو مامۆستا نەسیبت نەدەناسی ئەو حەخۆت هاشتە سەری بەڕێوەڵا مامە دەیناسم خۆ باشیشی دەناسم بەردەزانی چیە وەچێم خۆم فرەدا سەری خۆ پێشەوە پێش نەبوو ئەو لە بەگ بوو هەموو خۆم فرەدا سەری نەمناسیەوە سوانم یەک سەعاتە لە مختاری دەناونێمەوە هەتا بۆ مختارە فەندی چی لێ دەویست مامۆستا نەسیب چوو بۆ کن مختارێ شکایەتی کرد بوو مختارش دەیگوت ئەمن دەچم بە شوتەی دەرێم بێن شعبانی بگرن کورە دەبا بۆ خۆی هەر بڵێ هەموو کەس دەزانێت شعبان چییە لۆ بابە مامۆژن شعبان چیتی برێ مەترسێ چما من لۆ نارێشێتیشم کورە ناکاکە شعبان شێت نیتە مەقسەدم عەسەبیت و عێدت نەبە کوڕم خۆ مامۆژن قسەی خراپم پێ نادێ ئاخر چ سوانم گوتم لەوە قسەکی خراپ بکەم نا بەفکرم هاتەوە ماما ئەرێ لەبیرتەوە وەختی خۆیە تو سوندت خواردبوو وعدەت شت بە مندا بوو ئێستا لەبیرتەوە نییە کوڕە چاک دەبینمە با چاک بوویەوە ئەو شیناتێ بەری چاوت نەمینێ ئەو زەدەچینە کەلەکی یاسیناغی کەلەکی چێ؟ یاسیناغا دەرێم باشە لۆچ دەرچێوێن دەرێت چه هەیە؟ شعبان لەوێ خزمەکمان هەیە ناوی شەفیع چێ؟ شەفیق کوڕە شەفیع خوشکێکی زۆر جوانی هەیە پارت چوومە وێندرێ دەبینم خوشکەکەی مابوو بە مێردینەدا بوو ئەمێن سوندی خۆم خواردیە کەلەکیش بکەم نەبوو هەر چاردە مەحافەزەت لە بۆ دەکەم ئەگەر گەیشتمە ئەسفانیش سەفوان ئەگەر ڕێیاندا دەچینە کوێتی لە کوێتیش دەچی ئاحرە بزگۆدەی باشە وەڵڵاهی ئەتوو مامەکی دڵسۆزی کوڕە خۆشتم دەوێت بە قورعان وەڵڵاه سەعید دۆڵمە دیتەوە بەو خوانیە شعبان ئەو خوشکەی شەفیع ئەمەنە جوانەوە لە جوانە هەر قابل بەتووە ماما دەرێم ئینشاءڵڵا ئەو جارە خوایە دەی بەرگو وەچی سیکۆتینی دەگری و نییە لێ نابتەوە سیکۆتین ناوەڵە سیکۆتین ئێستا هەمووی نییە تەزویرە بە کەچی دەپرسینە عادیە وەچی چەسپید و قڵ بیگری بەری نادات وەرە کاکە وەرە مێزانەکەیان کەنەوە دەی بابم دەی سعید نییەوە قورعانەوە لەگەڵ شعبانی وەرە سعید یا پراخدا وەرە هاتیم یا پراخی چێ سعید دۆڵما سعید شەبێ سعد کووە باشی سلامەتی ئەو دایم ئەو لەگەرتەوە شعبان کوی سعد کووە وەڵا تەمای خواتی کوی ئەتوو کوی وەزعت کووە شەبێ جوان بۆ جوان ئەوە ساڕەکە نەتم دیتیە ئەوە بزر بوونەم گووە سەرەکمانی نادە ئەوە چەندی بە چەندە و دانە بەرەیزنی با بڕۆ بچینە ژۆرە بڕۆ دانیش بڕۆ فەرموو یەکت دانیش فەرموو وەرە کانەی وەرە ئاگە لێرە بی وەختە بخن چێم دەتێنا کانەی وەرە کاکە ئاگە لێرە بی وەرە دانیش
زۆر بەخێر بێن سەرچاو شەفێ ئیشەکی زۆر زۆری بۆی سەرچاو دۆرێرە بەرەزەوە سەر دۆرێرە شعبان هەرێرە شعبان هەستا شعبان لەگەڵ دانیشتم ئەو هەموو کورسیە ئەوە چێوە هەموو کورسی عاوزە بەخێر سەلامەت مەمنون مەزحف والله بەتەمەن هەموو بوونا مارمەندان بوونا والله باشە شەفێ لە بۆ ئیشی خێری هاتیم شەیبان پێک بێ سەرچاو زۆر بەخێر بن ئێوە سەعید مارمەندار کوونە مەڕ ماڵاتان کووە الحەمدولله زۆر باش لەخوای بەزیاد لەخوای بەزیاد شعبان کۆ شعبانەوە تەدانیشتە هیچ عیبی نییە ئەتوو کوی باشی والله ئەلە سەر خت پێیە پێتم پێدا هەزارێک دەما دەزغارەشت دێت دەزغارەشت دێت تو ناچێشین ناوە ئەو مەوزوعی بکەینەوە مامە خراپە باتاخیر نەبین کوڕ دەلێم کڕی قسەی بکەم موضوعی چ؟ والله ماڵم دەزانم چاوەکەم ئەمن لە بۆ ئیشی خێری هاتیم خێر بەسەر چاوە زۆر باشە والله مەڕ ماڵات زۆر باشە هیچ عیبی نییە خێر بەسەر چاوم دێ مامە دەرێم درێژەی پێ نەدەین مەوزوعەکەی بکەوە ڕاست بڕۆ ناو مەوزوعی موضوعی چ؟ سەراوسەرێکی لێدا شەفێ ئەمن پار هاتمە ئێرە کنە تو خوشکت هێشتان بە مێر نەدابوو مایە بە مێردن نەدایە هەستا بە مێردن نەدایە خوا بەڕاستە كره شعبان هو خلينا الاخوان تخدا انا والله بخير والله اذا حاتمه داخوازي خوش كان ابو شعبان والله بخير بن سرچاو زل شعباني بياتي ما شاء الله تمشي اشتو گنز قوزا تينا ماري كسا قوتي رازي ما بيدكم ايش كشتاني كسا قوتي نايكم امنيز قناع عمنيه وين زور باش دزا اگر العستاني بابسين راوستي بتسين باش تشي خوينا والله ايش تشي باش ليه تعالى نشين بين ساعات او شرناي بسنه لكن من بن ايه سرتاو اخر ايش ما زو دمانه خلاص كيلو بتشينا اوليري نا انا داي بسنه او شهر ميواني من بن دفر بس بابرنا او زلو ليرنا انا كاين خونا مطعمي باش اسال اشتري كده خوين استا او شتي خوين قوزيه تشيا تعمون اتقوي والله امن كوبم اتو مساله كرديه كجلب او يدري اگر هاد بي هيستري اگر نشد يعني هيت فت فت بنازل بابريكا بابريك الصعوبات كيف خمر هذا شوف هذا بابريكا هذه كباب ناخذ كباب كباب وارني كباب وارني دفروا تسيروا معك يلا هذا هو كش بخير بخير سرساو كراك شبيه سرساو سعيد بخير 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 شعبان بخير كرش 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 كراك شبيه ليه مقرا شعبان زور حزينة نكتة ونكتة سجع والله أنا ضبط زراعيهم قلت عنك تسيبي شعبان سيبي وبراس إيه ما شدي او دا نكته كدو بريم دبري بس أم كيش نكتة شدة عاوني شعبان بريسه زارت شان كاميرا نسبو والله قلت جنكي عفرت قلت تسيا قلت عينك لو بينا يجنكش قلت فيها قلت نشتي عينك لو تسيا كسي قلت تاسي يخون مديد هم ورد ما ورد اگر عينك اللي تساق انا بدرش تبيبي والله كبرش درجه عندك والله او زور زارت شي ام باش تكتبوا بجربو كابرا كاكانيا لنوري ميبورين ايه لنوري ميبوجناتشي ديجناتشي زواني راس سري خوله فنزره هنا درين يلا زامي او ادم مشاكل ساكتش ودي كورسات بينا شركه والله ابيش راس سري خوينا شوده او خركش مو تمشاكل ده او لا ده تمشاكل قلت يا بابا كرتان نيت يا الله يزورك الله يزورك الزكاة هوكا كنت مختصر اما لدكاني لما عمي قلت اما بارسين فرصة شيبة سنوري بكيس سنوري ناوري هذا بابين الزكاة هذا باب زين سنوري بابيتنو قاضي لكمو ليدا برسينو رازي مو بيش كشتاني رازي جنبو او نابيز قريب يبكا خير لسه خيران اقول لك شنو سياد شنو لا ورا مالك هات ممنون دستت خوش بي عافيت
ماما ماما ولو رقبيو چێ؟ ئەوەز عەم بەدرە زۆر جوانە ئەرێ وەڵا دەتەوێت؟ ئەرێ وەڵا دەمەوێ و زیادیش ئێدە باشە باشە دێ کاشە تەمام سەورەنە بەسەرچاو ئەویشی بە من پێنگ دێ بەسەرچاو سنوور خوشکم لەوەردان شۆرە ئەو سنوورە جوانە منە ڕووی سپی سنوور خوشکم ئەوە سعید دۆرمەی خزمی خۆمانە ئەوە شعبانی برازایەتی ئەو جاهاتینە دارخوازیت و ئەتو چ دەرێت ئێت قەیجە مێردی پێ دەکەم ئەوە دەرێ رازیمە سبەی ئەمگۆ پارەی دێنن پێدەگەی دەیبێنێ بازار چیویست لۆی دەکەی گورە سەر هەردوو چاوم سەر هەردوو چاوی وەی باشە سەر چاوم حازرن حازرین دەباش هیچ خەمتان نەبی هەمارە داینە نعم یەکو دەبێت سبەینی سبەی دەینە سعید دۆرەوە پێ دەبێت هەر ئەو خوشکەمەیە ها سبەی دەیبەنە بازاری هەرچە چیویست لۆی دەکڕن سەر هەردوو چاو سەر ئەو دوو چاوە و ئەو دوو چاوە خێر خوارە توش دری ناشێنی ها هیچ خەمن نەبی تێگەیشتی خەمن نەبی نێدە باشە دێ دە باشە سامە دڕۆی نه دڕۆ دەستم بۆ دەشتێ پارە دێ هەستا فەقیرەی دەبێ میوان من لە میوان نه هەستا هەستا دێ هەستا کوڕە هەستا کوڕە هەستا دەخوافی سنوور کچێ ئەوانە دەورەمەندن ئەگەر سێ چێ بازاری بەکەی خۆشتان پێ دەکرێ ها نەکەی ئەو برێ ئەوم دێ ئەوم نایە هەرچێکە دویست هەگرە تێگەیشتێ ما دەچم بەڕیان دەکەم ئێ باشە فەرم سعید دۆرمە فەرم السلام عليكم سلام خير يا الله وكانوا شعبان شعبان هو دكتورة دانش عمدو دجير موا شعبان هو يا الله وزارة خيري سلسال هذه كان شعبان من قولنا بس نشتري كتير وكران ورد راسي دو دجير موا الشفيع بقرباني تزدد بهم أتو بخود دزاني شعبان داخل باري مرديا تاقانش بو أمنش أوزاخ كورم لكن أمنش تاقانية هذا الدنيا أمن حزم نذكر بني شعباني بشتين دواية شتش لخودك أم دزان نفسي بخود هذا كل خودتا لو أمن زي رحصل نقاك شويني هو ماري دبينا متسدليتن هو هير شوان خوي دقني كفلة دبيدية دري آخر أو جنيناني نبوت دواية تدري دري أو تشجع زوانة خوشك زوانة بمستري ولا كفوي دريش بو صاوي زخبو أمن نعني أو رزاقنا أو خير خوارا هاي تقول أنا والله هذا مزورة يباشا ستلو ساعتي مقصدم دزاني مقصدم تيا أمن قصشي دا كان بس أتو عيدز نبي هات ورا نبي اليوم أنا بريخة من النبي كلها العيدز نبي مقصدي من دزاني تيا أمن قصك لضم دبي بينهم بس أتو تورا بابا عيدز بابا أنا سعيد من كنت ورد من بريخ بخوم ديما بير أمن لبو خوم دبي لبو خوم؟ ها أنا بخوم ستة من دبي عارف حد دبي دبي هارتي فرد ستة من الدنيا تأكيد؟ لباشا بس بس ايش بيلك يا؟ دبردي أقر رازي مزيد جواب تدر ايه دبردي بقرآن دبردي أخوي سنور هو ما سعيد هاتيها دري خودتكي شعباني سري نقرت ايه أزا هاتي لبو خوي وبيلمي در رزاقرانا أزا بارشتيشي زورا أزا تسدري ميردي بيدكي ئێ باشە بڕۆ پێ بڵێ ڕازیە رازي؟ لا باش لخوت خيري هو رازيش بو الحمد لله بانجي كم؟ دورك تي ورا ورا بانسي ورا ليش والله فين نقول دري رازي ما رازي سلسال دري باري من هذي نهاية الخو أوزا بكيف خود بيبا بعجيبه شي دي اللي بود كرباشا سبينش منادينا دري ناشي نو كنا نسر سري خود بيدعتني هذه والله سبين منادينا إيه برو مامان بروتو برو واحد
سنور خان بو باري زيارة لبو خود كري حاجي هم يمكري خوا برازنا اوجا دزاني تي ام بارم زوره بخواي سبيني دوز بي بفرد لبو دينا مزل خود حمود برو خرس كان زدريم لا استغابر مشربتك بوبينم او دا قيمتي من دزاني دورو الشرب الخوش يلا يمي دي رزاقراني والله كيما دا اخواتي خوش كر شوي دي الوعد لي بكم شوي دي الوعد لي بكم وش كر لشكي باي لو سينا شوي لو يبدي يمي دي رزاقراني اگه بی بخواد و اینا خوی نبرو دی زوما یمکنی و چی کردی دوش که نوه پیره میدی را ساگره آفرین آفرین ای دستکانت خوش بی بخوشت دخوی و؟ دخوی چەند بەتامە عافێتت بێ ئەوە چنوور خان ئەو دیوارە لەوە هەی لێدێ چنوور خان ئەوە چییە؟ والله حياتي ليبرا عمري بنميني بس جالس كاتم كم حياتي ليبرا عازي والله حياتي رشلي قرايا وفاركان يشدنا بارا سنور برو خود عازرك برو باشا يسقم حاضرك وقرات هنا برو بسيني يونا نوزا خود بقرا عازي استنى دبخو لێدار خوازی ئەو کچە نازدارەی ئەو قابلی تووە دزنا ئەمەدیان دزنی هەیەوە هاتووەرە ئەوە دوو ڕۆژە مامە منی لێرە بەڕەڵا کردیە ئەوە نیە لێشم بپێچتەوە کورخوا من کفرم نەکرد گۆتم ژنم دەوێ مامە ئەم خۆ کفرم نەکرد گۆتم ژنم دەوێ هاتووەرە مانگەکە منی لە هەولێرە دانایە و ئەوم پارەی بە من سەرف کرد جارێک دەمباتە کەلەچێ لە بۆ ژنینانێت جارێک دەمباتە مەخموری ئەو پارەکەی خلاص کرد پارە ئەم پارەی بدە فندق و ئەم پارەکەی بە فەلافلیدا هەم ڕۆژ وەرە بچی فەلافلی بخۆین هەتا هیچمان پێ نەما ماری کاول کردم ئێستا نازانم قوڕیچیان دەرێ بە سەری خۆم بکەم دەبی چێوە چوو بێ تۆ ئەمرن لۆ لەم کوونەی بەجێشتیا ئەم لەواتارەی چ بکەم ئەگە بزر بووم
كورە ماما قەت لە دونیادا نەبووە و بێژگە لە ناخۆشی بەشێم ئەی خودا چەند بێ کەس و بەدبەخت و چەند شارە ڕەشم یارە 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 قەت لە دونیادا نەبوو بێژگە لە ناخۆشی بەشم ئەی خدا چەند بێکەس و بەدبەخت و چەند شارە ڕەشم مدە تێگاوارە بووم و سەردەمێکیش دەربەدەر قەت نەمدی ڕووی ئاسوودەگی هەردووشی وەڵڵی بریا داوای ژنێم نەکرد بە بەلاش ماڵاش ماری خۆم کاول کرد ئەو پارەیاشم بۆ هەمووی ڕۆی مامیشم لەسەر هەموو دەردووەوە لۆ من تۆ خۆی لەم بزر کردیە نازانم سارە منی لێ ناچی بەسەرە ڕۆڵەوە چ خێردە بابا لۆ نەگریێ لۆ نەگرێت چ خێتە ڕۆڵە دەوەرە وەرە زارەدان شەوەرە یارە مشکلەکەت گەلە گەورەیە ڕۆڵە قورارە وەڵڵی چییە لۆم باسکەم زانم وەڵڵی لە بە بەختی ڕەشی خۆم دەگریە چێ بەختی ڕەش کردی ئەو دوو چاوە خێلە بەختی منیان ڕەش کرد خۆ دیتیتت ئەزۆ ڕۆڵە کەی مشکلەیە تەماشام بکە هەی بە قورعانە تو تاچی منی ئەوەیە دەرە منزەر گەڕاگەڕا هەتا قەپاغی دیتەوە وەڵی جوانە ئەدێتەوە مشکلەیە ئەدە مشکلەی خۆتم لۆ باسکەم زان مشکلەی تو چییە ئەو چاو خێرە چییە خۆ مژۆشی تومە کورە ماما کورە خارە ئەمەیان هەژدەم حافەزای عێراقم کردیە وەڵی کەس نەچی نەدامێ مامە مەمنی بردە هەولێر و بردێ کەلک و بردێ کورە مەخمور و هەموو جەیەکی بەم کرد لەو سەری عێراق هەتا ئەو سەری عێراق ئەزە دواش کەس ژین نەدامێ ئەو دوو چاوە بوویتە سەبەبی ئەوەی کەس ژنم نەداتێ دەرە نەت و ناشرینی ڕەزات گرانە چاوت خێلە نازام چ برێم کورە مشکلەی مش عینەوەش تو بوو بەخوا 20 ساڵان ئەو هابووم عینەوەش و چاوم خێل بوو بە چوەچی توم نەکرد پیاوەکم لۆ پێیا بوو هات کچی خۆی پێشکەش کردم و ئێستا بەخوای پێنج مندارمەیە سێ کچمێ هەرسێک مدیرن دوو کوڕمێ هەردووچان لە وەزیفەینا ئەگەر تو ڕاز دەکەی وەرە ئێستا کچێکم ما لە مای دەی لەسەر گوڵە وەر هەر بە کراسی بەری پێشکەشت دەکەم ئەگەر تو ڕازی بی تخوا تو پێم ڕادەبوێریان بەڕاستیتە خوا منی ڕابوار نێمە ئیدریتە یعنی وەڵڵا ئینا و دریمە داسە کوڕم داسە يعني تو يدريتا أنا والله إنا ودريما يا ربي خوا خير هرب كراسي بريش بيشكش كم يك دينار شو بدنا نعرف دمرده ممنون يجي فينا اوكي اول بارك كمان هو لا شنو هو ورك شيء وشيء هو ده اسمه قدم يا داي ورك شيء وشيء بكره تيجي بكره بابا شو من دور دفر مدير السلام عليكم سلام أنا لا أقول لك فرج وش تلقى مصدعبيني تمو يا ربي أو ما لها أو إيش ما هذا يا خو بخير ذاك شيء إيه ما شاء دانش إيه دانش يا خو بخير نعم يا ربي شيء جملة خوش بسلامة بي شيء جملة أنا قاعد أقول بابا أي باشا يا خو بخير بي أتو قلت من يحكي شو هي دي أولاد وجيجت هي كل أنا وياك يا مزايد ولا يا نخوشيا ولا يا هذه بابا لا كان بخوها دفروا ممنون أو عافية بي دستك خوش بي ممنون تساي ما تساي نازل تيجي نازل دولة بابا كان لك شيء بابا لك شيء لو دولة كبار خد عبد تيجي مورا ده ظاهر مشكلة ويتيا لا والله تيجي حكايتي باب اللبيرة والله بابا أول شيء نفس حكايتي منها فقيري تساوي خير وشي بابك أو تساند قبل كذا نجري بذاته والله أري والله باب التاج خوي ديتو
ئەم پێشترێ تاکەک بووم ئێستا ئەویش تاکە یعنی بووینە زەد هەرێ بەخوای چیزم نازانم ئەو کابرای دەبینی دانیشتیا مشکلەی وەچی مشکلەی بابتە بەبیری دێ وەختی خۆی کە لەو ژێڕایەوە ئەو کابرا ساڵحە ئیماندارە لەخوا ترسا کە چیزی خۆی پێشکەشی منی کرد خوا عەفوی کە ئێستا چۆرەی حەکوو مرد و هەزار ڕەحمەت لە گۆڕ لەوەڵڵا خەزرەکی باش بوو خوا عەفوی کە ئەمسالی زۆر بوو ئەمیش دەبێت ئەوڕۆ ئەو چاکەیە لەگە ئەو کابرایە لەبوو بکەم دەبێت ئەتوو پێشکەشی ئەو کابرایە بکەم ئەو نازانم لە قسەی بابت دەردەسی یا دەرناچی والله بابا هذا تو وعد الداعي أمش لقصته درناتهم غازمة أي آفرين الفاتحة زانە چم لە خۆم کرد ئەوە ئەنجامی خیانەتە فێڵم لە شعبانی کرد بە خۆم زانە خواچمی دەکرد باشە باشە الحەمدلله ئەوە دووسێ خێرم بەر لە کەلەچێ منیان هیناوە هەولێرە کوڕە خۆ یەک فلسش منەما هەی منە دەبێت شێرێ وەڵڵا شەفیع ئەتۆ ئەو هەموو پارەت لۆ بەرد لۆ منە دەوها مەفلس کرد باشە چوویمەوە هوتێلیش دەرێم کابرازام شعبان دەرێن وڵات چووە خوارێ دوونێ چووتە خوارێ نەهاتەوە باش ئێستا منەوە ئەوە هەولێر بچم لە هەولێرێ بگەڕم بچمە شوێن دەرێ ئەو گەڕەکەچی گەورەیە ئەو لا گەڕەکی گەورەیە ئەبم بچمە شوێن دەرێ خوددایە هەی هاوە ئێ باشە هێستا سعی ئەتوو بەبێ شعبان بچیەوە گوندێ خەڵک چت پێ دەرێ ناڵێن شعبانت سرێ کرد ها ئەی هاوار چارەکەم لۆ ببینەوە خوددایە با بڕۆم دەبەر بڕۆ فەرموو وڵای خێر تێدا بوو ئەوە نیوڕانە نانەکەس حازر بوو نانەکەس پێکەوە دەخۆین و باز نیوڕانە دەچنە بازاڕێ قادەتەژی جوانش دەکڕم و مەلا دەینۆ مارێ کچە دێوانە دەکەم و سیارەش لۆ دەبین و ڕەوانی گوندی دەکەم ئەودا تا ڕای دوعای بۆ خەزورت بکە باشە مەمنون وەڵڵی یا ڕەبی خوا لە قەزا بەرە دنیات بە دوور بکاتەوە ئامین دەو قڕۆ وەڵڵی خوا ئەمساڵت زیاد کە دەو قڕۆ لە نانەکەی دەفەرم هەموو هەمەشە دەخۆ دەو بسم الله بسم الله الرحمن الرحيم ايش خير ان شاء الله خوا پێ بدەین ان شاء الله دەو خۆ ئەوە نانی تیریە بەڵێ بابا خۆ وەلۆ پێی دەرێ نانی تیری ولا بقى اللي كده جانا جي وقت ورده بين تربيه مشكله باش دبر شي ورا داي ورا عندي خويا دبر هو شعباني بلازم ادي او شي جات سي لنا دبر ما عندي خويا دبر نسوى دعاء لك ها دبر الأمان مرة أو هاللي دكم دب خدي هشتم حافظ عراقي بمكرني تاني شنو كملو خارج يا ركرر والله